ژنان و پیاوانی تێکۆشەر خەڵکی ئازادی خوازی کوردستان لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە دۆخێکدا نزیک دەبینەوە کە خەباتی شۆڕشگێڕانەی ئەم چەند ساڵ دواییە و بە تایبەت شۆڕشی ژن-ژیان ئازادی دژایەتی و قەیرانە جۆراوجۆرەکانی کۆماری ئیسلامی لە هەموو سەردەمێکی تر تونتر کردوێتەوە و ئەمەش ڕژیمی لە هەر دەورەیەکی پێشوو لاوازتر کردووە. ئەم لاوازیە لە بێتوانایی بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەکی ئابووری و کۆمەڵایەتی و پەنابردنی تەواو بۆ بڵاوکردنەوەی سەرکەوتوو لە سێدارەدان دەبیندرێت کە لە بری ترساندن و پاشەکشەپێکردنی هاوڵاتیانی ناڕازی وای کردووە خەڵک زیاتر تووڕە ببن و ناڕەزایەتیەکانیان فراوانتر بکەن. لەوانە گەشەکردن و فراوانبوونی خەباتی کرێکاری، خەباتی ڕێکخرا و بەردەوامی خانەنشینان، زیادبوونی بەرچاوی ژمارەی ژنانی ئازادپۆش، ڕادیکاڵتربوونەوەی خەباتی دادخوازان، لەوانەش دایکانی قارەمانی دادخواز و فراوانبوونی خەباتی خەڵکی ئازادی خواز و شۆڕشگێڕ لە کوردستاندایە کە شایەت حاڵی ئاشکرای چەندین مانگرتنی شکۆمەند و سەرتاسەری ڕۆژی بووە کە داینەمە و بزوێنەرە سەرەکیەکەی کۆمەڵە باسکی بەهێزی حیزبی کۆمۆنیستی ئێران بوو. کۆمەڵە پێداگرە لەسەر ئەوەی کە لە هەموو ئەو خەباتانەدا کە ئاماژەی پێدرا ڕۆڵی خۆی هەمە جۆرتر بکات و هاوکار بێت بۆ یەخستنی هەموو ئەو هێزانەی کە خوازیاری ڕووخاندنی کۆماری ئیسلامی و دامەزرانی نظامێکن کە شەوسانەوە و ستەمکاری بە خاوەنداریەتی بورژوازی و حکوومەتەکەی تێیدا بنێژرێت و لە جێگەی ئەو فراوانترین دموکراسی ڕێخۆشکەر بۆ سۆسیالیزم جێگیر بێت. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم. Her bir